بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئاڵقەی چینەی بەرنمەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە ئازیزان. لە ئاڵقەی ئەم جارەماندا تیشەخە خەینە سەر بابەتی سیاست و سیاستکردن لە ئاینی پیرۆزی ئیسلامدا و تێڕوانینی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ ئەم جۆرە لە سیاستکردن کە لە سەردەمی ئێستادا پەیڕەو دەکرێت بزانین هەڵوێستی ئیسلام دەربارەی ئەم جۆرە لە سیاست چییە و ئایا تعددیەتی سیاستکردن واتە چەند حیزبێک کە ممارەسەی سیاست ئەکەن لە چوارچێوەی باسنە ئیسلامیەکەدا ڕەوایەتی لەکوێدایە؟ ئایا ئەسڵ یەکبوون نییە؟ لەگەڵ بەڕێز و خۆشەویست بەڕێز مامۆستا دکتۆر محەممەد بامۆشی زانایانی باڵقەی ئەم جارەدا گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین سەرەتای بەرنامە بە گەرمی و خەراتنی بەڕێزیانەکەین. زۆر سوپاسانەکەم بۆم دەرفەت. مامۆستای بەڕێز، ئیسلام دیدێکی تایبەتی هەیە بۆ هەموو چەمک و بۆ هەموو بابەتەکان، بە تایبەتی لەم سەردەمەمەدا ئێمە پێویستمان بەوەی خوێنەوەی زۆر لەسەر چەمکە داهێنراوە تازەکان بکەین کە خەڵکی یا مسلمانان ممارەسەیەکەن. بە تایبەت ئێستا بابەتێک هەیە مەسەلەن بابەتی سیاستکردن و هێزمان هەیە هێزی ئیسلامی ناو دەبرێ. ئایا بابزانین دید و تێڕوانینی ئیسلام و مسلمانان بۆ سیاست وەکو چەمک وە سیاستکردن وەکو کردار چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سەرەتا پێناسەیەکی سیاست بکەین. سیاست لە زاراوە زانستیەکەیە بەڕێوەبردننی کاروباری خەڵک و میلەتە بەو شێوەی کەوا لە چاکترین شێوە لە بەڕێوەبردننی ئیش و کار و بەدیهێنانی بەرژەوەندەکان و دوورخستنەوەیان لە هەموو زەرەر و زیانێک. بەڵام سیاسەتی شەرعی ینی ئیزافەی بۆمە هەیە، ئەوش ئەوەی سیاسەتی شەرعی لە ئیسلامە بریتێ لە سەرپەرشتیکردن و بەڕێوەبردننی کاروباری خەڵک و میلەت بە پێوەری شەرع کە مەسلحەتی دنیا و دوا ڕۆژیان بەدیبێنێ. ینی ئێمە پاشگرێکمان هەیە بۆ سیاست نەک ئەرەوە چوبینە ناو سیاستەکە و کوچی چونکە ئێمە لە ئیسلامە دنیا و قیامەت دوو شتن پەیوەستن بە یەکەوە. چاکی دنیا سەرکەوتنی قیامەتیشی پەیوەستە، خراپی دنیا کە بەو پێناسی کە لە پێشەوە کردم زەرەر و زیان و خەسارەتمەندی قیامەتیشی لە بەرامبەر سیاسەتی شەرعیە سیاسەتی ناشەرعیشمان هەیە. بڵێ بڵێ مەسەلەن سیاسەتی نەشەرعی وەکو چییە؟ لە ڕوانگەی ئیسلام و سیاسەتی ناشەرعی ئەوەی کە هەر شتێک مەسلحەتی خەڵکەکە نهێنێتە دی بەو پێوەرەکە ئیسلام دایناوە. تەمان ئیسلام ئەومان لەبیر نەچێ ئاینێکە خۆی گەورە نردوتی، خۆی گەورە ئەم بوونەوەری دروست کردووە. معقول نییە خۆی ئەم بوونەوەری بە هەموو بەش و پێکاتەکانی دروست کردووە یاسا و بەرنمەیەک بۆی ئەنێرێکە کاروباریانی لەسەر بڕا لە هەموو یاسا و بەرنمەکان گونجاوتر و ڕێکتر و چاکتر نەبێ بۆ دنیایان پێش قیامەت و لەسەر ئەو ئەساسی دنیاش کە پێوە پابەت بن قیامەتیشیان دامەزرێ، قیامەتیشیان وەکو لێ مسۆگەرە بێ. بۆ نمونە حاکمێک ڕئیس دەوڵەتێک شخصی یەکەمی ئەو وڵاتە کاتێک کە موافقەی شەرعەکە ئەبێ چی باشە بۆ خەڵکەکە کە ئیسلام دیاری کردووە مامەڵیان لەگەڵا بکە، چی زەرەر و زیانە دووری خاتەوە لیان. زیاو لەو حەق و مافانە هەیەتی داوای حەق و ماف نەکالیان، هەر حەق و مافێکیان هەیە پێیان بدا. خزمایەتی و نزیکی و هاوڵاتی و هاو زمانی و هەندێشتی تایبەتمەندی کە زەرەر و زیانی لێکەوێتەوە نابێ ئەوانە پێوە بن لای. ئەبێ مرۆڤەکان کە موسڵمانن بۆ موسڵمانەکان، ئەوانی کەشان کە مرۆڤن کە ناموسڵمانن وەکو مرۆڤ مامەڵەیان لەگەڵا بکە. کە یاسای ئیسلام بۆ هەردوو بەشەکە یاسای داناوە. موسڵمانەکان یاسای تایبەت بە خۆیان هەیە، غیر موسڵمانەکانیش یاسای تایبەت بە خۆیان هەیە. هەردووکیان ئەبێ حاکمە موسڵمانەکە شخصی یەکەمی دەوڵەتە ئیسلامیەکە ڕەچاوی بکە. ئەگەر ڕەچاوی نەکات لای خوا گونابارە پێش خەڵکی. زۆر باشە مامۆستا وەکو ئەگەر ئەوەی پێچەوانەی ئەمە بوو سیاسەتی ناشەرعیە. ئیتر ناشەرعیەکە و کاتە یا بە گشتی ناشەرعیانی هەر سەراپای ناشەرعیە کە هەر اعتراف بە شریعت نەکە، ئەحکامی شریعت وەلاخە،
تحقيقی مەسالیحی خەڵکەکە نێنێتە دی یان جوزئیان ینی لادان ینی لە بەشێکە لە ئەو شتە ئەوانەی ئەو چەمکە تەفسیرەکەین بەوەی ئەمە تایبەتە بە کاروباری دنیا و پەیوەندی نییە بە کاروباری ئاینی و قیامەتەوە وەکوچ ئێوە مەسەلەن سیاستکردن وەکو بەڕێوەبردننی کاروباری خەڵک آخر هەر کاروباری بەوانایی کە زۆر دەوترێکە بە ئاین تێکەڵ بە دین و دەوڵەت نازانم ئەم جاکرێتەوە لێ بەڵێ ئێمە سیرەکەین باشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوای ئەوە کە هاتە مەدینە 12 ساڵ و نیو نزیکی 13 ساڵ لە مەککە بوو خەڵکی فێری ئاین کرد بۆ شێوەی کەواکو کردی کە هیجرەتی کرد صلی الله علیه و سلم بۆ مەدینە چەند شتێکی کرد مزگەوتێکی دروست کرد شوێنی عیبادەت بێ و مەرکەزی قیادەش بێ چونکە هەر لێوە جێشەکانیشی بەڕێوە کرد هەر لێوەشەوە نامەی ئەنار هەر لێوەشەوە سەفیرەکانی ئەنار برایەتی لە بینی مهاجر و ئەنسار دروست بۆ شەعبێک و میلەتێکی تەبا دروستکە وەسیقەی مەدینە دەستوری مەدینە لە بینی خۆی و جوولەکەکان و کافرەکانی مەدینە نووسی بۆی یاسا و قانونێکی گشتی بێ سیرکە مسلمانەکان کۆمەڵ ئەحکامێک کە یاساکانی ئیسلام دائەبەزێ و ئایەت و سوورەتەکانی قورئان یەک بە یەک ئەحکامەکانی ژیانیان لە ئەحکامی ئوسرە لە قەزا لە شایەتی لە نیکاح لە حدود لە عقوبات لە زەکات تەوزیعکردنی هەموو ئەم شتانە ئەحکامەکان دائەبەزێت تەطبیقەکە بەسەر مسلمانانە بەس ئەوەی کافرە ئیسلام ئەوە نادا بەسەریانە هەر لە خزمەت پێغەمبەر ڕاسەڵسەلام لە مەدینە کافر هەیە جوولەکە هەیە هیچ ئازادە بۆ خۆی مارەسەی شعایری خۆی دینی خۆی معتەقەداتی خۆیەکە بەڵام ئەوش پابەندە بە یاسا گشتێکەوە یعنی ئەمنیەتی ئەو وڵاتە دەستێکەڵ نەکردن لەگەڵ دوژمنی ئەو وڵاتە هاوکاریکردنی ئەو حکوومەت و دەوڵەتە کە پێغەمبەر ڕئیسێتی سەڵسەلەم باشە بۆیە لە دەستوری مەدینە نووسراوێکێک لە بەندەکانی هەر خلافێ لە بینی دانیشتوانی ئەم سەحیفا دروست بوو مەرجع و سەرچاوەی گەڕانەوە بۆ لای بۆ یەک لای کاتەوە محەممەدە صلی الله علیه وسلم یعنی محەممەد لە دەستورەکە لە وەسیقەکە و ڕئیسی وەسیقەکە ئەناسێنرێ نەکوەکو پێغەمبەری خوا ئەناسێنرێ بەڵێ وەکو شەخسێکە کە ئەبێ لە خلافە بۆ بگەڕێنەوە ئێ باشە خۆم پێغەمبەرە سیاسەت چییە؟ سڵحە معاهداتە پێغەمبەر کردوێتی شەڕە هاتوونەتە سەر مەدینە ڕوبەڕوویان بۆ تۆ یا ئەو دوژمنانەی خیانەتیان کردووە هێرشی بۆ بردوو زەکاتە کۆی کردوێتەوە تەوزیعی کردووە بەسەر خەڵک ئیدارەدا نەکردوویەت ئیدارەی خەڵکەکەی کردووە تعلیم و فێرکردن و خوێندەواری بڵاو کردوێتەوە لە وڵاتە چینایەتی نەیەڵاوە کۆیلایەتی بەرەو قەلاچۆکردن بردووە کە یاسا و نیزامێکی زۆر بڵاو بەربڵاو بوو لە وڵاتە ینی ئەم چەمکە بە نیسبەت ئیسلام نوێنەری ناردوو بۆ حکوومەتە گەورەکانی ئەو سەردەمە کیسرا قەیسەر مەلیکی حەبەشە مەلیکی میسر یعنی تر هەرەمانە بوون وەکو کاروباری پەیوەندی ئەمانە بە ئیسلاحی یاسە پێڵێن سەفیر یان نامە و علاقاتێکی دیبلۆماسی لەگەڵ وڵاتان دروست و خۆی پێناساندون و تعریفی خۆی پێکردون کە ئەم چییە چی لەوان ئەوێ ئەوێ علاقی لەگەڵەوان چۆن بێ لە حاڵەتی سلم و حربە ینی ئەمەوێ ڕوونترەوە بپرسم ینی بابەتی سیاست و سیاستکردن لە دنیای ئیسلام و مسلمانانە شتێکی تازە و مۆدێرنە نییە ئەو کاتەش یەک ڕوودا وەرگێڕمە لە ساڵی 1924 خلافەی عوسمانی دەوڵەتی عوسمانی کە ئاخر خلافە بەناو ئیسلامی بووە لەلایەن کەمال ئەتاتورک و ئەلمانیەکان و ئەوروپاوە هەڵەوەشێنرێتەوە کۆتایی پێهێنێ لە ساڵی 1925 ینی ساڵێک دوای ئەوە کتێبێک چاپە بێ عالمێکی ئەزهەری بە ناوی عەلی عەبدوڕەزاق الإسلام وأصول الحكم لێ عليه ئیسلام کۆمەڵە شەعائیری ڕۆحیە علاقەی بە دەوڵەت و حکم و سیاسەت و ئەمانەوەنی باشە ئەمە شێخێکی ئەزهەریە قازیە شێخێکی ینی مامۆسایەکی ئەزهەریە و قازیشە لە یەکێک لە محکەمەکان شەیخی ئەزهەری ئەو سەردەمە لەگەڵ 24 عالمە محکەمەیەکی بۆ تەشکیل دەدەن محکەمێکی بۆ دامەزرێن بۆم پیاوە خۆشی بانکەنە محکەمەکە ئەڵێن تۆ ئەم شتانە وتووە ئەوش ئەڵێ بەڵێ ئەڵێن دیفاع لە خۆ بکە دوای دیفاع ئەمان جواب بێدەنەوە ئەنجا دوایەکە بە تێک ڕای دەنگ شەیخی ئەزهەر و 24 عالمە ئەزهەرێکە کە لە کیباری عولەمای ئەزهەرن عالمە هەرە بەرزەکانی ئەزهەری ئەو کاتن ئەم بڕیارەدەن ئەڵێن ئەم عەلی عەبدوڕەزاقە لە ئەزهەر دەرکرا لە محکەمە لابرا عالمی شەرعینی ئاگای لە شەرعنی فڕی بە شەرعۆنی ئەو قسانێکی دوی کتێبەکەشی منع کرا لە بازاڕە
ئەمە ئەگەر ئیسلام ئەم پیاوتێتی ئیسلام هەنێ شعائری ڕوحیە ئەگەر وای ئەم هەموو عولەما گەورە و فەتاحیلە بۆچی دژێوەسن ئەم پیاو خۆی ئەوەنە ڕسوا بێ لە محکەمەکە کە وعدی داوە ئەم کتێبە لە سەری بچێ و شەرحی تری بکا و بابەتی تر بنووسێ دوایەوەتر چاپی ناکات و ئەوانەی کە دیفاعیان لەم کرد وەکو خالد محەممەد خالد و هەندێک کەس ئەوانش پەشیمان بوون لە دیفاعکردن حتى ئەڵەن خۆشی دوایە کە تەوبەی کردو و پەشیمان بوو توانێت کە هەڵوێستی عەلی عەبدوڕەزاق بوون و دوای هەر ئەم مەقولە زۆر مەشهور بوو لە ناو ئەزهەر و غەیری ئەزهەریشا کە الئیسلام دین ودەولە الئیسلام سیاسەت وحکم لە کاتێک ئەم شتی جیاواز نین ئێستا لە کاتێکە یعنی کتێبێکمان هەیە بە ناوی التراتیب الإدارية في الحكومة النبوية محمد عبد الحي الكتاني نووسوێتی کە عالمێک لە 1382 هیجریا کە حدودی ئەوە لەوێ 20 و لێرەش 60 ساڵ 60 و ئەوەندە ساڵ لەمە پێش نووسراوە ئەم پیاوە باسی وکات لەوێ باسی کات چۆن پێغەمبەری خوا قەزاوەتی کردووە چۆن حکومەتدارەتی کردووە چۆن والی داناوە لە شوێنەکان چۆن ئیتیفاقاتی لەگەڵ دەوروبەرا کردووە چ منتیقەیی بێ چ لەگەڵ دەوڵەت و حکوماتەکانە بێ بۆ یەکەم جار بۆ لە سەردەمی پێغەمبەرە جەیشی وڵاتی عەرەبی کە دەوڵەتەکەی پێغەمبەر بۆ سەڵسەم بتوانێت بچێتە حدودی شام بچێتە بێتە حدودی فارسۆ هاوپەیمانەکانی ئەوانە یا سوڵحی لەگەڵا بکەن یا مسلمانەتی و جێشی ئیسلام بچێتە وڵاتەکەیانەوە و نامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بچێ بۆ هەموو پاشایانە ئەگەر پێغەمبەر هەر خەریکی هەندێک شەعایر و نوێژ ئەمەی بۆ چییە ئەم نامە نووسینە بۆ قەیسەر و بۆ کیسرا و بۆ مقەوقەسی میسر و ئەمانی بۆچی مامۆستا من ئەمەوێ لە تایبەتمەندیەکانی دەوڵەتداری و سیاسەتی ئیسلامی ینی بزانم و خوێنەواریش بینەران و بیسەرانی ئەم بەرنامێش بیبیستن و ئەوەی ئەم تایبەتمەندانە جیاکاتەوە لە سیاسەت و دەوڵەتداری خەڵکانی تر ئێمە چەند خاڵێکمان هەیە ئەتوانین بڵێن ئەمانە خاڵی تەمایز و جیاکەرە و تایبەتمەندی ئیسلام یەکەم یاسای ئیسلام یاسای سیاسی ئیسلام و یاسایەکی خواییە و ڕەبانیە لە خوا و لە پێغەمبەرەکەی و سەڵاسەم سەرچاوە ئەگرێ کە بریتە لە قورئان و لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەوەی زانایانی ئیسلام لەبەر ڕۆشنایی ئاەتەکانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەرە ئیستنباتیان کردو و دەریان هێنا و وەریان کردو بۆ یەکێک لە عولەماکان کە عالمێکی مەذهەبی ئیمام ئەحمەد ئەفەرمێ سیاسەت لە ئیسلام ئەوە نییە ئاەت یا حەدیسی لەسەر بێ سیاسەت هەشتێ مخالفی شەرع نەبێ و سیاسەتی ئیسلامیە و سیاسی شەرعیە قسەیەکی زۆر جوانەکە چونکە ئەفەرمێن نوسوسەکانی شەرع محدودن حەوادیس و ڕووداوەکانی مرۆڤەکانیش بێسنوورن شتێکی محدودیش ئیحاتە نادا بەسەر شتێکی بێسنوورە بۆی عولەماتون ئیجتیهادیان کردووە لە زەوی ئاەت و حەدیسەکان و ئەحکامیان بۆ هەمووی نەکان دروست بۆ هەموو قەزایەکان دۆزیوەتەوە ئەنجا ئێمە کە سەیری دەکەین کە عەباس مامۆستا عەباس یعنی ئەحکامەکانی ژیانی خەڵک دوو جۆرن هەندێک ئەحکام هەیە ناگۆڕێ مەسا مەسائلی عەقیدە مەسائلی ئەخلاق مەسائلە کۆمەڵایەتیەکان ئەمە باوکە ئەمە مناڵە ئەوە کوڕە ئەوە کچە ئەوە خزمایەتەکەی وایە ئەمانە یاسای ئیسلام یاسای نەگۆڕی وەداناوە ئەوانش کە دەگۆڕێن وەکو شێوازی حکم وەکو تەطبیقی عەدل وەکو مەحاکیمەکان وەکو جۆری ژیان ئەو ئیسلام یاسای گشتی بۆداناوە ینی بنەمایەکی گشتی بۆداناوە کە لە ژێر زەوی ئەو بنەما گشتیە مەسەلا بۆ حکم ئەفەرمێ وإذا حكمتم فاعدلوا ئەگەر ئێوە دادگایتان کرد عادل بن ئەم عادلیە جاری وای بە محکەمەیەکی بەسیط یەتەجێ جاری وای بە محکەمەکان جیاکەیت و جینایات جیابێ و بەداع جیابێ و محکەمە ئیستیناف جیابێ و ئەوەیش لەگەڵ ئیسلامە تێناگیرێ مادەم تەحقیقی عەدل بکە دادگەری بەدی بێنێ یان لە باسی بەڕێوەبردننی وڵاتە فەرمێ وأمرهم شورى بينهم وشاورهم في الأمر کاروبارن بەڕاوێژ بێ دێ ئەوە بنەمایەکە ڕاوێژ و حسێبکردن بۆ ڕای خەڵک و خەڵکی شارەزا و پسپۆر ئیسلام ئیقراری کردووە ئیتر هەر سەردەمی وای لەوانەیە 5-6 کەسی عاقلی بێ کۆی کردووە سەردەمێک بێ لەوانەیە پەرلەمانی بێ سەردەمێک تر بێ لەوانەیە کۆمەڵێک خەڵکی خوبەرا کۆکەیتەوە ئیسلام هیچ لەگەڵەوانە نییە ڕێگر نییە ئەمە لێرەش شتێکی کە ڕوونکەمەوە زۆر جار ئەوانەی ئەم بۆچوون و تەسەوریان بۆ دروست بە ئیسلام علاقەی بە سیاسەتەوە و ئیسلام دوورە لە سیاسەت و سیاسەت لەگەڵ ئیسلامە پێچەوانەیە ئەمانە دێن ئەو وەز و ئەحواڵەی لە ئەوروپا مەسیحێت
لەگەڵ سیاسەتا بۆی دروست بووە لەگەڵ ئەلمانیا بۆی دروست بووە یەن لێرە دووبارەیەکەنەوە لە کاتێکا مەسیحیەت و کەنیسە لەگەڵ ئیسلام و ئاینی ئیسلامە زۆر دوورن لە یەکەوە مەسیحیەت ڕێگەی علمی گرتو مەسیحیەت ڕێگەی بە پێشکەوتن نەداوە مەسیحیەت دژی هەموو عەقڵ و زانست و بەرەو پێشچوونی حتا مێژونووسەکان ئەڵێن لە ئەوروپا کەنیسە زیاد لە 300,000 کەسی سزا داوە لە سجنەوە تا کوشتن لەوانی کەواکو دژی کەنیسە و دژی ئەفکارەکانی کەنیسە و بۆچوونەکانی کەنیسەوەسە حتا گالیلۆ کەوتێتی ئەرز ئەسوورەتەوە بە دەوری خۆرا لەسەرمە کوشتیان ئەوان شکستیان هێناوە بەڵام لە ئیسلامەوانێ لە ئیسلامەتوان بڵێ ئەو بابەتانە کە ئەوان عولەمای لەسەر کردو عولەمانی ئیسلام ئەو بابەتانیان هێناوەتە ئاراوە بابەتێکی زۆر هەستیارت باس کرد جەنابی مامۆستا بە تایبەتی لە سەردەمی یەک شتی تر ماوە بێ مامۆستا عەباس عالمێکی ئەزهەری لە ساڵی پێم وایە 1928 ئاو دەورانە 47 کتێبێکی نووسیوە بە ناوی مقارنە لە بینی مەزهەبی مالیک و قانونی فەڕەنسیا چووە لە فەڕەنساش بە زمانی فەڕەنسی ڕیسالەکەی نووسی ئێستا کراوە بە عەرەبی 4 مجەلەدە ئەم عالمە هێناوێتی زۆر جار دەقی قانونە فەڕەنسیەکە مەزهەبی مالیکە ئەو کاتە کە فەڕەنسی و ئەندەلوسوانە تێکەڵیان لەگەڵ ئیسلامەوە بووە ئەندەلوس مەزهەبی مالیک بووە ئەمانیان بردوو بۆ خۆیان ناوە قانونی فەڕەنسی بەس لەبەر بێئاگایی موسڵمان ئەم پیاوە توانوتی 8 ساڵی پێش ئەو ڕیسالەی نووسی 8 ساڵ ئەو ڕیسالەی نووسیوە کە ئەیسەلمێنێ زۆربەی یاساکانی قانونی فەڕەنسا وەرگیراون لە مەزهەبی مالیکەوە لە کاتێکا سەر و زمان و بنی زمانی قانونی فەڕەنسی قانونی فەڕەنسی شۆڕشی فەڕەنسی هەتا من دام بە برایەکی خۆمانتم پیشانی ئەوەندام پەرلەمانای کوردستانی بەبا توایتەوەنە مزایداتی درۆینە نەکەن من ویستمەوە بڵێم جەنابی مامۆستا باشت بەوە کرد کە شوراشەیە لە ئیسلامە کە ئەمە ئەسڵی دەوڵەتداری و سیاستکردنە یعنی ئەو پەرلەمانەی کە ئێستا مەسەلەن هێزە لاییکەکان و دنیای دیموکراتی پێ هەڵەدا هەر ئەو کاتە مەسەلەن ئیسلام و خولەفای پێغەمبەری خۆی هێشتا نەهاتوو بۆ مەدینە صلی الله علیه وسلم لە بەیعەتی عەقەبەی دووهەما کە 73 پیاواتون پێغەمبەر صلی الله علیه وسلم هەندێک شتە فەرمی دوای کە ئەوان وەکو بڵێ ڕۆشن نیەچی ئەڵێنەوەنە ئەفەرمی بگەڕێنەوە لەناو خۆتانە 12 عرەفان بۆ هەڵبژێن عرەفانی ئەوان نوێنەری ئێوە بن ئەوان لە بینی خۆیان هەر 10 نەفەریان هەر 8 نەفەریان عەریفێک هەڵەبژێرن ها یعنی هەر لێراوە حسێبکردنە بۆ خەڵک یعنی تۆ ناکرێ 1000 کەس بۆ حاڵی ناکرێت چی بڵێن چی ئەڵێن بەڵام نوێنەریان بێت دەمڕاستێکیان بێ ها نوێنەرایەتیان بکە وەکو ئێستا کە لە پەرلەمانە هەیە لە چەند حادیسا پێغەمبەری خوا ئەمەی هەیە صلی الله علیه وسلم کاتێکیش هەندێ دیل و ئەسیر و سەبایە و شتی هەوازینی گرتووە دوای ئەوان مسلمانە بن ئەو خێڵە کە مسلمانە بن داوای ماڵ و سەروەتەکان و داوای ژن و مناڵ و شتەکانشیانەکەن پێغەمبەری خوا فەرمێ وەڵای ئێمە یەکێکیاندان ئەدەینەوە ناتوانین هەردووکیان بکەین خەڵکە تازە تەوزیعمان کردووە شتەکان و بەڵام قسەش لەگەڵ خەڵکەکەکەم بەڵکو خەڵکە رازی بن ئەڵێ ئەو خەڵکە هاتوون و مسلمان بوون و ئەوانە من وەکو خۆم پێم باشە ئەو ماڵ و مناڵەکەیان داواکەن بیان دەینەوە بەس من پێشم باشە هەر کەسێ پێی خۆشە سەرەت و سامانەکانشیان بۆ بگێڕینەوە کەوان مسلمان بێ ئیتر بێتە بە دەنگە دەنگ و ئەو لێ فەرمێ من حاڵی نابمیسە چیاڵێن بگەڕێنەوە بۆ لای شوێنەکانی خۆتان با عورەفاکانتان بێن جوابەکەم بن و عورەفاکانە چون قسەیان لەگەڵاکەن نوێنەرەکان دوای دێنەوە لای پێغەمبەر هەموو خەڵکەکە رازیە دێڵێ زۆر باشە الحەمدوللا شتەکانیان بۆ بگێڕنەوە ئەمە لە سەردەمی خەلیفەکاندا زیاتر ڕەنگی داوەتەوە ئەمە لە سەردەمی پێغەمبەر لە سەردەمی خولەفا مەسا عومەر ئەهلی مەشورەی هەبوو هەمیشە یعنی 5-6 کەس 10 کەس لەو پیاوانەی زۆر عاقڵ و دنیا دیدن لە مەجالی سیاسا لە مەجالی جەنگا لە مەجالی اقتصاد و ئابووریا لە مەجالی کۆمەڵایەتی و کاروباری خەڵکە ڕاوێژی بەوانە کردووە فڵان کەس ئەشێ بۆ والیداینم فڵان کەس ئەشێ بۆ قازی بیکەمە قازی فڵان کەس بنێرم بۆ مەسوولی فڵان شار و فڵان مەملەکەت ڕاوێژی بە خەڵک کردووە بە خەڵکی شارەزا لە تایبەتمەندیەکانە بوو هیچی ترت هەبوو بڵێ ئەوە یەکیان دوو تایبەتمەندیەکی تری ئیسلام شمولیەتە یعنی ئەم ئاینی ئیسلامە هیچ شتێکی ئەم ژیانەی جێ نەهێڵاوە لە گەورەترین شتەوە کە سوڵتە و حاکیم و شەخصی ڕئیس دەوڵەتە تا بەسیترین شتی ژیان تا نان چۆن خۆی تا چۆن بچیتە سەر ئاو تا ئوسرە چۆن دروستە بێ حقوق و واجباتی بینی ژن و پیاو چییە هی دراوسێ چییە ڕئیسی دایرەیەک و مۆزەفەکان ئەبێت چۆن بن ئەمیر ئەبێت چۆن بەگوێی بکرێت سنووری بەگوێکردنەکەی تا کوێیە مافی ژێردەسەکان چییە ها یعنی هەموو یاساکانی بەیان کردووە عیبادەتەکان ئەحکامی ئابووری و اقتصاد ئەحکامی سیاست و
وڵات بەڕێوە بردن ئەحکامی چۆنێتی ئەو داهاتانی کە وڵاتێتی چۆن کۆکرێتەوە چۆن تەوزیع کرێ بەسەر خەڵکە. عومەری کوڕی خەتاب لە سەردەمی خۆیان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ غەنایمێک زۆر ئەگرن، یەکێک لە شتانێکن ئەرزی عێراق. ئەرزی عێراق ئەرزێکی بەپید بۆ گیراوە. قانون و یاسا لەوە پێشوا بۆ لە ئیسلامە هەر شوێنێک کە ئەگیرێ هەر وڵات و غەنایمێ دەسەکەوێ لە 5 بەش 4 بەشی بۆ مجاهیدەکانە، 1 بەشی تری لە هەندێک مەساڵحی گشتیا سەرفەکری. عومەر هەندێک مشاوەری بە هەندێک کەس کردو بۆی دروست بووە و ئەم گەیوت سەرم قەناتە ئەم تەوزیع نەکە، ئەم ئەرزە تەوزیع نەکە، بیهێڵە تۆ کومڵکی دەوڵەتی ئیسلامی. فەرموویەتی ئێمە هەر ئەرز و هەر شوێنە بگرین تەوزیعیکەین بەسەر مجاهیدە، ئەوانە دوای ئێمە دێن چی بکەن؟ یەکسەر عومەر ئەوەی هێڵاتۆکو داهاتێکی بەیتولمال با بەدەستی خەڵکەکەەوە بێت کە خەڵکی عێراقن ئیشی تیا بکەن و ئێمە ساڵانەیەکی لێوەرگرین، وەکو لە شتێکیان لەسەردانین، زەریبەیەکیان لەسەردانین، خەراجێکیان لەسەردانین. سێرکە بیانە چ کردو بیریان لەو کردوتۆ هەندێک کەس کە مسلمان بوون لەم فارس و شتانوتیان وڵای فارسەکان ینی لە پاس باری موچە و ژیان و گوزەرانی مجاهیدین و جوند و سەرباز و شتەکان تۆزێک ڕشتەکە ناڕۆشنی تیا بووە. پیاوتێتی یا ئەمیرالمومینین فارسەکان دەواوینیان هەیە، دەواین سجیلەکە ناوی کابرا و موچەکەی و ساڵان و چێگەی، ئەوتێ زۆر باشە با ئێمە شتێکی وا بکەین. باشە ینی هەر پێشکەوتنێکی دنیایی بووە مەسە ئەوان وەریان گرتووە، دین ڕێگر نەبووە لێ. شارێک بووە جۆرە سیلاحێکی لێ دروستکاوە کە پێیان تۆ دەبابە بم شێوە دەبابە ئێسانێ دەبابە تەختەیەکی قایم بووە، 4 لای هەبووە، ئەوانەی شەڕکەن بۆ قەڵاگرتنی قەڵاکان و کونتێکن چوونەتە ناویتر تیروشت تەسیری لێ نەکردوون. لە شارێک دروست کراوە پێغەمبەری خوا سەڵ سەحابەی ناردوو بۆ شارە فێری ئەو سنعەتە بووە لە حەساری تایفە بەکاریهێناوە. پێغەمبەری خوا بە زەیدی کوڕی ثابت ئەڵێ من دڵنیانیم لەم جوولەکانە درۆم لەگەڵا بکەن لە نامۆشتایی نووسن و جوان بۆ نێرن، بڕۆ فێری زمانی جوولەکە بە. ئەڵێ منش چوون بە 15 ڕۆژ فێری زمانی جوولەکە بووم، نامەم بۆ پێغەمبەر نووسی، نامەم بۆ خوێندەوە. سیاست ئەگەر پێغەمبەر هەر عیبادەتی ڕۆحیەکە ئیشی چیە بەمە؟ کاری چیە بەمە؟ زۆر باش. تایبەتمەندیت نەماوە. تایبەتمەندی تر واقعیەتە. ئیسلام ئاینێکی واقعیە، خەیاڵی نییە، شتێکی وا داوا لە ئینسان کە لە توانایە نەبێ، واش نییە حیج نەبێ، هەر بڵێ کورد هەر بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله تر هیچ نییە، کۆمەڵی ئیلتیزاماتە، کۆمەڵێک واجباتە. تایبەتمەندێکی تری ئیسلام وەسەطیەتە، ینی مام ناوەندە، نەهاتوو هەر دنیا بگرێ یا هەر قیامەت بگرێ، وەکو مەسا جوولەکە هەر ئەم دینە شێوێنراوەکە هەر دنیاییە، مەسیحیەت هەر ڕۆحیە توشتی قیامەتیە. نا سەرکی ئیسلام لە دوو مەقتەعات چیاڵێ قورئان ئەفەرمێ لباس حجة وليس عليكم جناح أن تبتغوا فضلا من ربكم فإذا أفضتم من عرفات فاذكروا الله عند المشعر. مسلمان ويانا زاني قال بچن بو حج نابع كسابة وتجارة كان قرآن فمن وليس عليكم جناح أن تبتغوا فضلا من ربكم لباس حجة باسك قناه تان ناقا بدو رزق روزي أبقرن لكاتي حجة يكسر فإذا أفضتم من عرفات العرفات هاتنا وبو مزدلفة لباسي نيوجي جمعة شافرمي إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله كبانجي دا يكسر دكانك داخل وبروبونيش فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله كان يوجكت تواكل يكسر هلصا بروبو بازار وكلين فروش لك جمعي كدو لبيني دنيا وقيامة لبين عبادته لبين اقتصاده مسلمان كان بقارون يعني وابتغي فيما أتاك الله دار الآخرة أمسرة سامان أخوة بيداوي قيامة وآخرتي بيدس خبخو ولا تنسى نصيبك من الدنيا باشی دنیا و ژیان خۆشی ئەوانش لەبیر نەچێ بۆ خۆت ناڵێن حرەمووی سەرفکە بۆ خوا و دەست بشۆرە لە دنیا. زۆر باش جەنابی مامۆستا ئێستا بە ئەوێ بەجێ بێڵن و بێنەوە سەردەمەی ئێستا کە ئێمە لە دنیایەکە ئاژین پڕ لە هێزی سیاسی پڕ لە ئەحزاب و مارەزەی سیاسیەکەن و هەندێک هێزی سیاسیشمان هەیە بە ناوی سیاسەتی ئیسلامیەوە و مارەسەی کاری سیاسی و حیزبیەکەن. زەرورەتی بوونی ئەم هێزە سیاسی ئیسلامیانە چییە لە واقعی ئەمڕۆ؟ ضرورەتیان ئەوەی خۆی گەورە ئەم ئاینەی ناردۆ بۆی سەرەتاوتم ژیان و کاروباری ژیانی خەڵکی لەسەر بەڕێوە بڕوە. ئەم ژیانە ئەگەر حکوومەت و دەسەڵات و سوڵتەیەک نەبێت جێبەجێکە خۆ ئیسلام لە مەجارە شخصیەکەیە لە 105 ئیسلام ناکە نوێژ و عیبادەتی شخصی. جوانی ئیسلام لەوا ڕەنگەداتەوە عەدالەتێک بەرپاکە لە بینی خەڵکە، خەڵک مافی خۆی پێ بگا، خەڵک زوڵمی لێ نەکرێ، خەڵک بێخەتا سزا نەدرێ، سجن نەکرێ، زیندان نەکرێ، خەڵک بە پێی ماندووبوونی خۆی حقوق وەرگرێ، خەڵک کێشە و
نیزاعێکی بێ دادگایەکی ڕاستەقینە و عادلانە دادگایی بکە ئەگەر حەقی خەڵکی خواردو لێی بسێنێ ئەگەر حەقی بەسەرەوەی تۆڵی لێ بکاتەوە پێی خۆشە وڵاتێک داهاتی هەیە ئەو داهاتی بە عادلانە بەسەر خەڵکادا بەشکری خەڵک هەمووی سوودمن بێ لە داهاتی وڵات ئەنی بەدیلێکی باشترتان پێ بۆ ئەو هێزانێکت مەبەسم ینی ئیسلام خۆی ئاینەکە ئەمەیە ئەو کەسانش کە بۆچوونێکی ئیسلامیان هەیە لە ناو جەمعێکی ئیسلامیان ڕێکخراوێک و منەظەمەیەکی ئیسلامیا کۆبوونەوە کارەکەن ئەیانەوێ خزمەتی مرۆڤەکان بکەن لە ژیانی دنیاە بەو دید و تێڕوانینە ئیسلامیانە کە هیچ لەگەڵ پێشکەوتنی دنیا تێناگیرێ هیچ لەگەڵ تازەترین شێوازی ژیانە دوا ناکەوێ وازانم یەکێکە لەو یا نەهرۆیە یا یەکێک لەو عالمە هیندیان لەو سەرکردە هیندیانە ئەڵێ بە قەنەعەتی من دوایوەڵە یەک جەڵدی لە ژیانی پێغەمبەر خوێندەوە ساسەم محەممەدی کوڕی عەبدوڵڵا ئایسە زیندوو بێت و بە سەعات هەرچی مشکلی دنیای حەلێکە ئەم مشکلان کە ئاوە دنیای گشتی تەنیوە ولدی ورنات کە مێژونووسێک و عالمێکی گەورەیە ئەڵێ بەڕاستی ئەهلی ذیممە لە سای دەوڵەتی ئیسلامیە لە زمانی ئومەویەکانە هەرچی ماف و ئیمتیازاتە هەیان بوو و پیاوە ئاینەکانیان زۆر بە ئازادی ممارسەی شەعائیر و دین و عەقایدی خۆیانیان ئەکرد و کەنیسە و پەرستگا و شتەکانیان هیچ جۆرە دەست بۆ بردن و تەعەدایەک و دەست بۆ درێژیکردنێکی نەبوو و ئەوەی ئەوان لە سای دەوڵەتی ئومەوی ئیسلامیە هەیان بوو ماف ئێستا مەسیحیەکان نیانە لە وڵاتی خۆیان ئەمە کابرایەکی مەسیحی غێر موسڵمان و عاڵم مێژونووسێکی خۆیان ێ باش ئەم ئیسلامە بۆ ناتوانێت لەم سەردەما بژی ئەگەر لە 700 ساڵەمە پێشە ئەمەی کرد بێ ئەوە لەم سەردەمەشە یعنی بەڕاستی سەسێرەی لە بچووکترین نمونەوە مەسال لە هەر وڵاتێکە لەم وڵاتانە ئەگری کە حکوومەتێک کە حیزبێکی علمانی بەڕێوەی ئەبا یا چەند حیزبێکی علمانی هەموو عالم پرەتی لە کێش لە داڕوخانی ئابووری لە چینایەتی لە گەندەڵی لە هەرچی ئیڵی لە نەبوونی بەڵام ئەوان فرسەتیان نەداوەتە ئەم حیزبەیسان بەڵکو کاتی هەر بەم شێوە ممارەسە سەردەمیانش کە ئینتیخابات و هەڵبژاردنوانەیە کە ئەگەنە سوڵتە یا ئینقلابێکی عەسکەریان لێکەن یا پیلانێکی عالەمی و ئیقلیمیان لێگێڕن نایاڵن مەسا ئێستا فەلەستین بە ئینتیخابات دەرچوون حەماس بۆچی نایانێڵا سوڵتەکە ممارەسەی حەقی مەشروعی خۆی بکە لە جەزایرا موسڵمانەکان دەرچوون بۆچی لە میسرا دەرچوون بۆچی نایانێڵا نایەڵن بۆ حتا لە کتێبێکە وەسیقەیەکە خوێنوەڵێ شێخ سەعیدی پیران هەوڵی داوە خلافەی ئیسلامی زین و کاتەوە ئەم مەحکەمەڵێن حتا قەومیەتی و کوردایەتی کردووە ئەڵێ ڕاست نییە ئەڵێ تا تقریبا چەند ساڵێک لەمەوە پێشش ئەو وەسیقەیان شاردوتەوە مەحکەمەکەی شێخ سەعیدی پیران کە شێخ سەعیدی پیران ئەڵێ من هەڵساوم ئەڵێن تۆ کابرایەکی و هەوڵەدەی خلافەی ئیسلامی زین و کردووە ئەڵێ بەڵێ من بۆ هەڵساو بەڵێ من دیفاع لە ئیسلامەکەم من شانازی ئەەکەم بەوە ئێستش هەتا ئەڵێ کە حکمی ئیعدامەکەیان بۆ خوێندەوەتی من شانازی ئەەکەم بەوەی کە ئێستا ئیعدامەکرێم و ئەگەمە ژیانێکی بەختەوەری بۆی دواتر نەوەکانمان لە دواوە ڕووزەرد نەبن کە ئێمە لە بەرامبەری دوژمنەکانە لاواز نەبووین باشە ئەمە بۆ دەیخۆ ئەوانەی ئەلمانی بوون چیان کرد ئەوانەی ئەلمانی بوون خەڵکیان چەوساندوو تورکیا 100 ساڵە لەو کاتەوە خلافەی ئیسلامی لە 24 ڕووخاوت تا 10-15 ساڵ لەمەوە پێشش ئادەی ڕۆژ لە ڕۆژ باری ژیانی خەڵک لە ڕووی سیاسیوە لە ڕووی اقتصادی و ئابووریەوە لە ڕووی کۆمەڵاتیەوە باری و ژیانی خەڵک خراپ بوو وای ڕاست مامۆستای بەڕێز ینی ئێستش کۆمەڵێک خەڵکان مەسەلەن لێرە و لەوێ ینی عەجیبیان لێ دێ غەریبیان لێ دێ مەسەلەن یان ئیسلام و سیاسەتکردنیان پێکەوە دووشتی ینی ناجۆرن پێکەوە پێیان وایە نازانم ینی من لە جەنابەت دەبرسم من ئەوە غەریبێ لە چیەوە لە پێشەوە ڕوونم کردووتم یەکەم تێنەگەشتنە لە تەبیعەتی ئەم دینە چەند گرنگی بە قیامەتە داوانش گرنگی بە دنیادا باشە خەلیفە باشە تا دەوڵەتی عوسمانی 1924ش ڕوبعێکی ئەم سەر ئەرزەی بەدەستەوە بوو ئێستش ئەم کوردستانە هەرچی لادەیە بگەڕێ لە ساهشتای لادەکان ناوی تورکیە باشە قەرەداخ و
خەرەهەنجیر و هەرچی لادێ ئەغڵەبی کە ئەچی بەدوایە ئەوەنە ماونە تۆ لە وڵات ئەوەنە دەسەڵاتیان بووە باش ئەمە هەر بە قسەی خۆش و دوعاکردن ئەمە بەڕیانە بردو من تەسەورەکەم لە یەک ئیشکالەوە سەرچاوی گرت ئەوە یەک بەڵێ فەرموو ئەویشەوەیە مەسەرەن ئەوان تێڕوانیان بۆ جۆرە سیاسەتەیە کە لایەکیەکانیکەن مەسەرەن یا حیزبە دینیەکانیکەن لەگەڵ ڕێزما بۆ جەنابەت و بینەران مەسەن درۆ و گەندەڵی و دزی و ئەمەیان ناوناوە سیاست لەم ڕۆی مەسەلەن ئێمە سیاستەکە باسمان کرد سیاست بریتە لە بەڕێوەبردننی کاروباری ژیانی میلەت بە چاکترین شێوە کە لەوە باشتر نەبێ بەڕێوەبردن ئەمە ئەسڵی سیاست ئەمەیە ئیتر کابرا هاتووە سیاستی ناوناوە درۆ و فێڵ و خەڵەتاندن و چاو بەسکردن لە خەڵک ئەوە درۆی ئەوە لە سیاستەکەش هەر فێڵی کردو ئەو فێڵی لە سیاستیش کردو فێڵی لە خەڵکێک وەکو لەفزی ئیستیعمار خۆی ینی بوژانەوە ها ئاوەدانکردنەوە بەڵام ئیستیعمار هەتا علمێگەڵی ئیستیعمار زوڵمی لە وشەکەش کردووە ئیستیعمار فێڵی کردووە لە وشەکەشە ئەبێ بڵێ داگیرکەر بڵێ داپلۆسێنەر بڵێ زلهێز نازام دنیاخۆر کەچی ئەو وشە ئیستیعمار بکەن ئەوە سەبەبی دوو شوبهاندنی وڵاتی خۆمان و ئیسلام بۆ بەغەرب یعنی ئیسلام شوبهێنێ بە مەسیحێت کە ئەوەش زوڵمێکی گەورەیە یعنی ئیسلام یەکەم ئاەت باسی عیلمەکە ئیسلام کە پێغەمبەری خوا هات سەڵڵاهو عەلەیهی وسەلەم ئەسڵەن ئەسیرەکانی هەر کەسێ پارێنە بەوە ڕزگارێکە دە مناڵی مەدینی فێری خوێندن بکە خوێندن و نووسین بکە پێغەمبەری خوا کە هاتە مەدینە زۆر خوێنەواری کەم بوو لە مەکە تۆزێ خوێنەواری تیا بوو مەدینە زۆر کەم بوو بۆیە پێغەمبەری خوا زۆر ئیتیمای بە نووسین و خوێندن و فێربوون دا حتا ئەڵێن هەر کوتابی وحی یعنی ئەوانی وحیان بۆ پێغەمبەر نووسید و ژمارەیان چووتە 40 کەس هەمیشە دوان و سیان لە خزمەتیا بوون نۆ مزگەوت لە مەدینە و دەوروبەریا بوو مناڵەکان فێری خوێندن و نووسین و خوێنەواری کردووە یعنی پێغەمبەری خوا وفات ناکە سەڵسەم مەدینە پڕابێ لە خوێنەوارە اینجا ئەو هەموو جامیعە لە مێژووی ئیسلامە دروست بووە لە ئەزهەرەوە بیگرە لە جامیعەی زەیتونەوە بیگرە لە بەغا و مستەنسەریەوە بیگرە یعنی لە سەمەرقەندەوە بیگرە ئەمە یەکەم جار وەرەقە دوای سینیەکان لە سەمەرقەندەوە لە دەوڵەتی ئیسلامی لە سەمەرقەندەوە وەرەقە دروست کراوە یەکەم جار شەڕی موسڵمانان کە ئیکەن لەگەڵ سینەکانە هەندێک کرێکارێکن لەوانە ئەزان کاغەز وشت چۆن دروستەکەی ئیتریان یەکەم معمەلی کاغەز وەرەقە دروستکردن لە سەمەرقەند لەوە زانستە مەسە ئەستێرە ناسی بیرکاری مەسەلەن نائیسە وەرەقە نییە وەسیلەیەکی بە قوتی عیلمە کە پێشان نووسین زۆر زەحمەت بووە لەسەر بەرد و لەسەر پێست و لەسەر ئەم شتانە تۆ وەرەقە دروستکە لەسەری بنووسێ یەکەم جار لەم وڵاتانە ئاوایانی بڵێ لە بوخارا ئەومانەوە تا ئەم لابێ لە سەمەرقەند دروست بوو ئەمە زۆر مهمە بڵێ مامۆستای بەڕێز زۆر باشە بابێنە سەرەوەی کە پرسیارێ بکەم ئەمە سیاسەتی ئیسلامیە و ڕەوایەتیە مەسەلەن ئەنجامدانی هەیە و مسلمانان نەکرێ ممارەسەی بکەن باش بەڵام بۆچی لە ئێستایا مەسەلەن لە باتی جەمعێک کە ممارەسەی سیاسەتی ئیسلامیەکە چەند جەمعێکمان هەیە تعدودیەتێکمان هەیە ئەمە ڕەوایی پێدەدرێت لە ئیسلاما یانە خۆی ئەزانێت ئەگەر ئیسلامەکە سوڵتە و دەسەڵاتی بوو ئەکرێ وەکو لە یەکشت بێ چکە کە سوڵتەیە و ئەتوانێت شتەکان کۆکاتەوە بەس کە سوڵتە نەبوو یعنی کابراایك پێی وایەوە ئیشەکە بکرێ کۆمەڵێکی تر لە وڵاتێکی تر شێوازێکی تر ئەگرێتە بەر ئەگەر ئەو شتانە لە شێوە گشتەکەیە لە چوارچەوەی ئیسلامە بە هیچ مانع نییە یعنی کابراایك واکە کابراایە تر شێوازی جیاوازی ڕێی لەم بابەتە یعنی حتا عولەما فەرمون دوو قسەمان هەیە ئەگەر دەوڵەتی ئیسلامیش هەبوو خلافەیەکی ئیسلامیش هەبوو وڵاتی زۆر دوور بوو لەو خلافەتە ئەڵێن ئەکرێ ئەوش حکومێکی ئیسلامی تر بێ هەیش ئەڵێن نابێ بە هەرێک ئەبە تایبەتێکە سنوورەکانیان پێکەوە بوون وڵاتەکان بەڵام ئێمە ئیسە حرەکاتی ئیسلامی شعوبن میلەتن دەسەڵاتدار نین حکوومات نین ئەو ئەکرێ مەسلا یعنی چەند حرەکاتە بێ بەڵام تەنسیق و تەعاون و هەماهەنگی لە بینیانە هەبێ بۆی بە هەمویان و زیاتر ئێستا مەسلا ئەو ئیتیفاقی لە بینی تورکیا و کۆیت و مالیزیا و ئێران ومانە هەیە بۆی زیاتر شتێکی هاو بەش بکەن کە تۆزە ڕەنگی وەکوڵێ ئەوە ئەدەن کە شعبەکانیان موسڵمان بێ و هەندێک دەوڵەتەکانشان نزیکێکیان هەیە لەگەڵ ئیسلامە یعنی ئەمە شتێکی باشە بۆی یعنی ئەمانش پێکە بتوان پشتیەک بگن بەرامبەری ئەو سیاسەتە عالەمیانە بوەستنەوە خۆمانە دەوڵەتی جیاجیایشن هەیەکە حکوومەتێکی سەربەخۆی بۆ خۆی هەیە ها بەڵام بە هەمویان ئەوتوان هێزێک پێک بێنن لە ڕووی اقتصادیوێکیان بەقوتە لە ڕووی سیاسیوێکیان بەقوتە لە ڕووی عسکریوێکی تێمەخۆن هەمویان پێکەوە شتێکی بەقوت دروستەکە جیاوازیان لە نێوانە دروست ناکات لە کاتێکە ئیسلام مثلا تفرق ڕە دەکاتەوە ئەوەزان چۆنە لێک وڵاتە لێک شوێن و جێگا ئەگەر دەسەڵات بوو نابێت دەسەڵاتەکە متعدد بێ ئەوەی کە ئیسلام نەهیلەکە لە کاتی خلافەت و دەوڵەت و حکم و سوڵتایە نابێ تعدد هەبێ
نابێت تعدد هەبێ. ئەمە یەک لە هی حرەکات و جەمعیات و ئیشکردنیش ئەوش ئەسڵ وای یەک بن، ئەسڵ وای یەک بن. باشە چونکە تۆ تا هێزەکە زۆرتر بێ، تا ئیشەکە زیاتر هەمووی لە دەوری کۆبێت و زۆرتر شتی پێکرێ، تا بەش و پارچە پارچش بن لاوازە بێ. بەڵام تۆ بگەیتەوە بڵێ ئەوەیان حرامەوە نا، بەڵام ئیشێکی باش ناکەن کاتێک جیاوازن. تۆ ناتوانێت بڵێ وڵا ئیشێکی چاکە، ئیشی چاک ئەوەیە پێکەوە بن، هاوکار بن، وەکو لە پشتی یەکتر بگرن، یەک ڕێی و یەک هەڵوێست بن لە شتەکانە. بڵێ زۆر باش. ئەگەر مەسەرەن لەم سەردەمەیە پرسیار لە ئامانجی هێزە سیاسی ئیسلامیەکان بکرێ، مەسەرەن ئامانجیان چییە؟ بۆچی ئەمە پێڕەوەکەن سیاسەتێکی ئیسلامی پێڕەوەکەن؟ وەڵای ئامانجی ئەخیر ئەوەیە ئەمانش دەسەڵات وەرگن و ئەو شەریعەتی خوا بەو شێوە ئەگەر لە کاتێک جێبەجێ ئەم ئامانجە تحقیق بوو هەر بەو جۆرە فەرمانڕەوایەتی کرێ بە یاسا و دەستورە، یان بۆ خۆی ئیسلام یاسا و دەستورێکی ئەسڵێکی هەیە بۆ فەرمانڕەوایەتیکردنی زانین چۆنە مامۆستا عەباس، ینی ئیسلام ئەوتە ئێستا ئەو ئەسالیبانەی قبوڵەکە خەڵکی تر مارەسەیەکە، خەڵکی ترە قبوڵی نییە، بۆ یەکسەر ئێمە ئیتیهام کرین. ئەو نمونانەمان باز نەکرد لە جەزایر و کێوکی ئێمە بەستە چییە مەسەلەن ئێمە ئەو شێوەی ئینتیخابات و هەڵبژاردن شتە کە وەکو لە شتێکی غەربیە، شێوازێکی ممارەسێکی غەربی ئێمە قبوڵمان بوو. ئەوان چی ئێمەیان قبوڵ نییە؟ ئەوان قبولیان نییە مەسای ئەو قبولیان نییە. ئێمە سوڵتەمان بە ئوسلوبەکەی ئەوان بردومانەتۆ نایاڵن ممارەسەی دەسەڵاتەکە بکەین. لە وڵاتی خۆیانە ئەمریکا گەورەترین دەسەڵاتە، ئەگەر حیزبی جمهوری بردیوە حیزبی دیموکراتی هەموو شتێکی تەسلیمەکە بە پێچەوانەش بووە، بەس لای ئێمە وان نییە. زۆر قسەی زۆر ڕئیسی ئەمریکی و ئەوروپیم خوێندۆتەوەڵێ ئێمە ئەم ئینتیخابات و مارەسەی دیموکراتی ئەو شتانە باسکەین لە وڵاتی شەرقی ئەوسەط و ئیسلامیە ئەوەنە قبوڵمانە لە مەسلحەتی خۆمان بێ، هەر کاتێک لە مەسلحەتی ئێمە دەرچوو قبوڵمان بێ. ئێ باش ئەو بۆ وایە، ئەی بۆ من یعنی نەوێر مشتی خۆم بڵێم، بۆ ئەو هەموو شتێک بۆ ئەو ڕەوایە، هەموو شتێکیش بۆ من مەمنوعە. زۆر باشە. کەواتە مەسەلەن ئەو ئەسڵەت چییە کە فەرمانڕەوایەتی پێکرێ؟ ئیسلام ئەسڵێکی تایبەتی بۆ خۆی هەیە؟ بەڵێ ئیسلام حکم و دەسەڵاتێکی خۆی هەیە، هەتا ئەو خەڵکە قبولیان بێ ئیسلام، حاکمیان بێ ئیسلام بەو شێوە حکمەکە کە خۆی، بەڵام کە ئیسلام حکمەکە حەقی خەڵک پێشێن لا کەعباس سەوکەوان نییە، ئەوان هەموو حەقێکی خەڵک پێش. ئێستا سەیری سووریا، عێراق، یەمەن، کوێ ئەفغانستان کە چه حەقێکی کەمترین حەقی مافی مرۆڤ هەیە لە وڵاتانە کە ئەم زلێزانە تیا دەسەڵاتدارن هیچ. بەڵام ئیسلام پێغەمبەر خوا فەرمێ من قتل معاهدا لم يرح رائحة الجنة وإن ريحها لتجد مسيرة 40 عاما. هەر کەسێ ئەهلی ذیمە بکوژێ، ئەهلی ذیمە گاوڕجولەکێکی لە سایی دەوڵەتی ئیسلامیە پەیمانی هەیە و ئەبێ دەستی بۆ نەبرێ و ژیانی ئاسایی خۆی هینکا، بەڵام مەشاکیل دروست ناکە بە دەوڵەتی ئیسلامی. هەر کەسێ لەو معاهیدانە بکوژێ بۆنی بەهەشت ناکە، کە بۆنی بەهەشت 40 ساڵ ڕێگە ئەڕوە. هازانە چەند دیفاع لەوان. و زۆر جار مسلمانان کاتێ ئەهلی ذیمە لە ژێر دەسەڵاتیان نەبوون کە بەرامبەری ئەوە کە پاراستونیان شتێکیان لێوەرگتون مادی، زەریبەیەکیان لێوەرگتون، باجێکیان لێوەرگتون. هەندێک جار بووە لە هەندێک مەرحەلە کە زانیوانەوە لەوانەیە نەتوان دیفاعیان لێ بکەن، هێرش شتێ بەڕێوەیە پارەکان بۆ گەڕاندونەوە، پارەکە کە داوێنە بۆیان گەڕاندونەوە، وتیان ئێمە نازانین ئەتوانین پارێزگاریتان لێ بکەنیانە، ئەگەر توانیمان دوای لێتان وەرەگرین، ئەگەر نەمانتوانی پارەکەی خۆتان. بزانە ئیسلام عەدلە، زوڵم لە ئەدیانەکانی تر ناکەم، مارەسەی دینی خۆیان بکەن. پێغەمبەری خوا حاکم بۆ سەڵسەلەم نەمان و لە دەستوری مەدینە باسی جوولەکە ئاڵێ دینی خۆیان بۆ خۆیان، ئازادی معتەقەدی خۆیان بۆ خۆیان ئیجباری نەکردوون. قسەیەکم بینیەوە ئێستا بیرم نایەتەوە لەکوێ، بەس زۆر قسێکی بەخۆتە عالمێک ئەڵێ خۆ لە زمانی ئومەوی و عەباسیەکانە ئێران و عێراق و شام و میسر و ئەمانە کەوتوت و هەمووی کەوتوت ژێر دەسەڵاتی دەوڵەتی ئیسلامیەوە. قەناعەت کە نیوەی یاسیە لەسەر چواری ئەو خەڵکە موسڵمان نەبووە، ئیسلامی ئیجباری نەکردن لەسەرەوەی کەواکۆ بێ موسڵمان، بەس خێریان هەبووە. ئەمە ئەو بەس خەڵکی تر هیچ قبوڵ ناکە. هەر لەم چۆرچەوەیە مام مستای بەڕێز یەکێک لەو خاڵانەی کە ئیتیهامی ئیسلامیە سیاسیەکانی پێکرێ ئەوەیە ئەڵێن ئەگەر بێنە سەر دەسەڵات و مارەسی سیاست بکەوێتە دەستی ئەوان و دەوڵەتداری بکەوێتە دەستی ئەوان، ئازادیەکان سنووردارەکەن یان کۆتیانەکەن یا ئازادیەکان وەرەگرنەوە. ئەوە تا چەند ڕاستە مەسەلەن ئەوە زانی یەک بەڵگەی لەسەر درۆیەتی ئەو قسە و ڕاست نییە. ئەو هەموو کەنیسە و مەعبەد و پەرزگا و شتانە کە هی غەیرە موسڵمانە لە ئەدیانەکانی تر بۆچی بە درێژای مێژویان لای ناماوە. ئەو قسەی دیولیۆران کردی ڕێک دەقی قسەکەی ئەڵێ چێ واحتفظوا بكنائسهم ومعابدهم، یعنی کەنیسە و پەرزگاکانیان مایەوە بەدەستیانەوە، وكانوا يتمتعون بحكم ذاتي، يعني حكمێکی ذاتیان هەبوو
يخضعون فيه لعلماء وقضاة وقوانينهم. ئەمە لەکوێ؟ ئەمە کابراایکی مستەشریقەواڵێ، کابراایکی غەربی مەسیحیە واڵێ، خۆ ئێمە نایڵێ. پەرزگاکانیان مایەوە، معبەدەکانیان ماوەیەوە، سربەخۆیەکی وەکو حکومزاتیان هەبوو، یاسا و قانون و علەما و هینەکانی خۆیان چیان پێوتن ئەوە کرد لە سەردەمی پێغەمبەرە. بە ئەم نمونەت بۆ بگێڕم. وەفدێکی گاورەکانی نەجران کە شوێنێکە لە وڵاتی حیجاز دێن بۆ مەدینە بۆی بزان دەنگ و باسی ئەم ئیسلامە ئەم پێغەمبەرە چییە و ماوەیەک لە خزمەتی پێغەمبەرە چەند ڕۆژێک ئەمێننەوە لە نزیکی مزگەوت یا لە بەشێکی مزگەوتە پێغەمبەر شوێنی بۆ کردوونەوە لە مزگەوتەکەی خۆیان لە مەدینە صلی الله علیه وسلم. ئەڵێ لەوێ نانەخۆن، نانێن بۆێنێ، هەر پێغەمبەر شەوانەیە لەگەڵیان دانیشێ حیوارەکە و توێژەکە. ئەڵێ کە وەختی نوێژ و عیبادەتەکانی هەر لە مزگەوتە عیبادەتی خۆیانەکەن وەکو مەسیحی وەکو معبەد. پێغەمبەر ڕێیان لێ ناگرێت. سید تخوا ئەمە لە مزگەوتەکەی پێغەمبەرە. ئەمە لەکوێ هەیە؟ عالمێکی مەجووسیەکان کە عالمێکی گەورەیە لە مەجووس دینی مەجووسێتە لە سەردەمی مەئمونایە بۆ بەغا مناقەشەی ئیسلام و عەقیدەی ئیسلامی و مەجووسیەتەکە. عولەماکانی ئیسلام هیچی پێ نایەڵێن، یعنی قسەی پێ نامێنێت لە مناقەشە. کە قسەی پێ نامێنێ مەئمون وەکوڵێ ئومێدی هەیە موسڵمان بێڵێ موسڵمان نابی، ئەوش ئەڵێ وەڵڵی قسەی تۆ ئەمیرە المؤمنین مەسموعە و قسە و بەڕێزە و ئەوەیە بەس من ئەزانم تۆ کەس ئیجبار ناکی لەسەرەوەی واز لە دینەکەی خۆی بێنی. ئەڵێن ناوە لەسەر دینی خۆت بە و من ئەڵێم هەروەکو پێم خۆشەوە ئەگەر هەنا تو ئازادی موسڵمانە بیانە اینجا حرەس و حیمایی بۆ دانێت تا ئەگات و شوێنی خۆی تا ئیبەن و شوێنی خۆی. ئەمە لەکوێ هەیە؟ ئەمە لە چ دینێکە هەیە؟ یعنی ئەو ترسە دروست کراوە بۆ ئیسلام، ینی درۆ ئەوە خۆیان وان لە ڕوان ئێستا لە پێڵێن ئیسپانیا و پورتوغال کە وڵاتی ئەندەلوس بووە کە زیاد لە 4 قەرن حکمی ئیسلامی تیا بووە، یەک مزگەوت نەماوە، یەک کتێبی ئیسلامی نەماوە، زۆر بەکەمی موسڵمانی تیا ماوە، هەندێک شتێک لە مەحتەحفوشتان ماوە. ناوی شارەکانیشان دەی بۆ ئەم هەموو کەنیسە و مەعبەد و پەرزگای هەموو ئەدیان لە وڵاتی ئیسلامە ماوە. ئەمە جیاوازەکەی ئیسلاموانە. لە قودسا سەلیبیەکان سەرکەوتن بە هەزارها موسڵمانیان کوشت. سەلاحەدین دوای چەند سەد ساڵێک چوو زاڵ بوویەوە بەسەر قودسا، قودسی گرت و زۆرێک لەوانە ئەسیر بوون. سەلاحەدین کەسی لێ نەکوشتن، تی هەر کەسی ئەڕوا ئەوە ڕێی بۆکەین، هەر کەسێکیش دانیشێ بە حورمەت. ئەڵێ هەندێک چوون بڵاوتیان ئاخر ئەمان چەند ساڵەمە پێشوایان لە موسڵمانە کرد، قەت و عامیان کردن، جای ئاینی ئێمە ڕێگە بەشتیوان هاتە، ئەوان کردویان ئێمە نایکی. بۆیە تا ئێستش سەلاحەدین هەر بە گەورە لای مەسیحی و لای ئەوروپیەکان باسە کردی. ئەمانە هەموو شتی واقعن مامۆستا عەباس، بەستر کابرا دێ خەیاڵات و پڕوپوش و شتی دروستکرا و بێ ئەساس و ئەمانە بۆ خەڵک دێنە چی بکەین؟ زۆر باش. من پرسیارەکانم لێرە وەکو کاتی بەرنامەکە و کۆتاییان هەیە ئەگەر شتێکت مابێتەوە بیڵی سەبارەت بە کاری سیاسی ئیسلامی بە تایبەتی بۆ ئەم سەردەمەوە بۆ بەرچاوڕوونەی خەڵک کە ئەمە شتێکی نامۆنیە لەگەڵ ئیسلام هەسواستا. وەڵای من ئەڵێم خۆزگا ئەم حکووماتانە کە ئەحزابی ئەلمانی بەڕێوەیە بن ئەوەنە حەق بە خۆیان ئەدەن، حەقشان بە موسڵمانەکان و حیزبە ئیسلامیەکان بدایە کاتێک کە بە شێوەی ئینتیخابات و بە شێوەی سلمی و ئاشتیانە ئینتیخاباتێکە بن و لیان گەڕن بە ئەوەنش ئەو 4 ساڵە ئەو 5 ساڵە چەندێکە مدەکەی تەجروبەیەکی با ممارەسەیکەن ئەگەر فاشیل بوون ئیترەوە خۆیان لەچنە دەوا میلەت نایەوێن، ئەگەر سەرکەوتوش بن ئەوان ناڵێن ئێمە بەرژەوەندی خەڵک و میلەت و وڵات و نیشتیمان و مرۆڤایەتیمانەوێ، ئەوان ئەگەر چاکیان پێ بۆ خەڵک بۆ لیان ناگەڕن، خەڵکی بە فاشیلیشەوە هەر لێ ناگەڕێتە خوارەوە. ئەوە خەڵکی تراڵێ وەڵام من کورسیش نێ نمەر نایەمە خوارۆ، ئیسلامی کورسیش نێرێن نەخوارۆ. سپاس دەکەین بەڕێز دکتۆر محەممەد بامۆچی زانایانی کە لەبارەی ئیسلام و سیاسەتەوە گفتوگۆمان کرد، زۆر خۆشحاڵ بووم. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان هاتینە کۆتایی ئەڵقەی بجاری بەرنامەکەتان تا ئەڵقەی داهات و پێتان نەگەینەوە بەخواتان ئەسپێرین. خواتان لەگەڵ. زۆر سپاس.